لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولەن. دال پێویستە کەسی توش بوو بە یارمەتی عیبادەتەکان لە هێز و بواری موگناتیسی وەسوەسە دوور بکەوێتەوە و لە ژێر پاڵەپەستۆی دەرونی ئەودا نەمێنێت. شتانێکی وا ئەنجام بدەن کە لە کاریگەری و بواری موگناتیسی وەسوەسە دوورتان دەخەنەوە. وەکو لە فەرمودەیەکیشدا هاتووە، ئەگەر تووڕە بوون و بە پێوە بوون دابنیشن، ئەگەر دانیشت بوون پاڵ بدەنەوە، یاخود هەستن و دەستنوێژ بگرن و دوو ڕکعات نوێژ بکەن و گۆڕانکاری لە دنیای ناوەوەتاندا دروست بکەن، یان بە هەر هەڵس و کەوتێکی تر بە مەرجێک لە بازنەی ڕێپێدراوەکاندا بێت، ئەو تەم و غوبارە لەسەر خۆتان لا ببەن، ئیرادەتان بەگەڕ بخەن و بە دوای ئامرازێکدا هەرچەندەش بچووک بێت بگەڕێن کە بە شێوەیەکی ئەرێنی کار لە باری دەرونیتان بکات و لەو بۆشاییەی کە بێویستی خۆت تێی کەوتویت دەرت بهێنێت و لەو تەوژمە کارەباییە نەسازە ڕزگارت بکات. جارێکیان پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم لە گەڕانەوەیدا لە گەشتێک و بەهۆی ماندوێتیەوە تەنها یەک جار شتێکی لەم جۆرە لە ژیانی موبارەکیدا ڕوویداوە. نوێژی بەیانی چوو، بە هاوڵەکانی فەرموو خێرا ئێرە چۆڵ بکەن، شەیتان لێرە خێوەتی پادشایی خۆی هەڵداوە. بەڵێ، پێویستە هەموو کاتێک وریابین بەرامبەر بە بواری موگناتیسی شەیتان و ئەگەر بێ ئەوەی بەخۆشمان بزانین چوو بینە ناوی، دەبێت خێرا لێی دوور بکەوینەوە. هەروەک غەفڵەت و نەبوونی هەستیاری وەکو بەخێرهاتنکردنە لە شەیتان و شتە شەیتانیەکان، بە هەمان جۆر ئەوراد و ئەسکار و یادکردنەوەی خوا و بەستنی پەیوەندی لەگەڵیدا وەکو بەرگری بگرە هێرش وایە لە بەرامبەر سەرجەم هێرش لە بەرامبەر سەرجەم هێزە شەڕانگێزەکانەوە. بۆ نمونە پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم لە جێگایەکدا باز لە ڕاکردنی شەیتان دەکات کاتێک گوێی لە دەنجی بانگ دەبێت، کەوایە ئەو بەرگەی بانگ و ماناکانی ناوەڕۆکی ناگرێت. مادام وایە پێویستە بەرامبەر بە هێرشی وەسوەسەی شەیتان ئێمەش پەیوەندیمان لەگەڵ خوا و پێغەمبەرەکەیدا بەهێز بکەین و هەمیشە خەون و خەیاڵەکانمان لاهوتی بن. دەگونجێت بوترێت کە بیرکەوتنەوەی میعراجی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم وەکو چەقۆ و وەسوەسە بە تایبەت ئەوانەی لە نوێژدا دێن و تەنانەت باوێشکدانیش دەبڕێت. هەروەها جاری وایە 3 جار تفکردن بەلای چەپدا ئەو پەردە پیسە دەدڕێت کە ئەو لێوەی دێت لە بەرامبەر وەسوەسەکانی شەیتانەوە کە دەیەوێت بەرەو حەرام ڕاپێچمان بکات، گاه نوقاندنی مشتە کۆڵە و سنگ دەرپەڕاندن لێی و گاه زەردەخەنەیەک کە بە مانای سوک تەماشاکردنی دێت گزارش لە ڕاپەڕینی مرۆڤ دەکەن بەرامبەر بە بوار و کایە موگناتیسیەکەی ئەو. بیرم دێت هاوڕێیەکی گەنجمان وتی کاتێک شەیتان یەخەت دەگرێت و دەیەوێت سەیری حەرامێک بکەیت بەم جۆرە بیر بکەرەوە، بە سەیرکردن چیم دەستگیر دەبێت؟ وا سەیرت کرد، ئەنجامی ڕوانینەکەی بۆشە، ئەگەر لەوەش زیاتر بڕۆیت هەر بۆشە. جگە لەمە ئەو پەشیمانی و ئازارەش ڕوت تێدەکەن کە لە ئیمانەوە سەرچاوە دەگرن. ڕوانینێک کە ئەمەندە بۆش و تاریک و بە ئازار بێت چ مانایەکی هەیە؟ لە بنەڕەتیشدا مرۆڤ هەتا ئەم قەناعەتە بەخۆی دەکات دیمەنە حەرامەکە دەمێکە ڕۆیشتووە و تێپەڕیوە. دەکرێت هەر وەسوەسە و دیمەنێکی ڕازاوە کە بە خەیاڵدا دێت بە بیرکردنەوە لە پاداشتە کامەڵ و نەبراوەکانی دواڕۆژ کاریگەریەکەی بشێنرێت. لە چەندین شوێندا قورئانی پیرۆز ڕای دەگەیەنێت کە ژیانی دنیا یاری و ڕابواردنێکی کورتە و ژیانی ڕاستەقینە هی دواڕۆژە و هەر قیامەتیشە کە خانە و لانەی ڕاستەقینەی ئادەمیزادە. ئەگەر وەسوەسە سپێناخ و تەرەتیزەت پێشکەش بکات، خوای گەورە پەیمانی میوەهاتێکت پێدەدات کە یەک لە دوای یەک چاوەڕوانی لێکردنەوەن. سەرڕای ئەوەی کە وەکو دنیا دووچاری کێشە و هەرس و ژانەسک و دانیشتن بۆ پاشەڕۆکەی نابێت، دەکرێت بە هەمان شێوە مامەڵە لەگەڵ ئەو وەسوەسانەشدا بکرێت کە بۆ ڕوانینی حەرام هانمان دەدەن. بەڵام ئێمە لە بەرامبەر سەرجەم جوانیەکانی دنیاوە دەڵێین هەر کەس هەرچێکی دەوێ بیدەرێتۆ، من تۆم دەوێ، تەنها تۆ. بۆ نمونە ئەگەر شەیتان ویستی بە بیانووی گەرمای بەتینی هاوین لە خزمەت و هاتوو چۆکردنت بەم لاو بەولادا نیازی ڕێنماییکردنی خەڵکی بکات و وەکو کەسانی تر بەرەو کەناری دەریاکان یان هەوارگە و سەیرانگاکان ڕاپێچت بکات،
ئەوا تۆش بیری بخەرەوە کە ئاگری دۆزەخ زۆر گەرمتر و بەتینترە. قل نار جهنم أشد حرا لو كانوا يفقهون. وا هەز دەکەم ئەم وەسوەسەیەی کە ئەو دەیەوێت بیخاتە دڵتانەوە لە قورجی خۆی دەگیرێت. هەروەها لەو باوەڕەدام ئەم بۆ چوونەی خوارەوە دەتوانێت وەسوەسەی غەفڵەت و پاڵدانەوە و ئیسراحەت بپوچێنێتەوە لە کاتێکدا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و یارە ڕازگۆکانی و کەسە باشەکانی دوای ئەوان چاوەڕوانی منن. پیاسەکردن و سوڕانەوەی من لێرە و لەوێ وەکو ئاوارە و سەرسەریەکان کارێکی ڕاست و دروستە. پێویستە لە نوێژ و دەستنوێژدا گرنگی بە وەسوەسەکانی وەک بڵێ وەک خۆی و ڕاست ئەنجاممدا بێت نەدرێت. ئەگەر وەسوەسەیەکی لەم جۆرە یەکەم جار ڕوو بدات دەتوانرێت ئەو دەستنوێژە یان ئەو نوێژە دووبارە بکرێتەوە. بەڵام ئەگەر زوو دووبارە ببێتەوە و بۆ نمونە گەر کەسێک بە بەردەوامی بکەوێتە گومانەوە لەوەی فڵانە شوێنی دەستنوێژی شتووە یان نا، ئەوە پێویستە ڕێگە بە دروستبوونی وەسوەسە نەدرێت و قەناعەت بکات بەوەی فڵانە جێگای شتووە و بۆ نوێژەکەی ڕابوەستێت. هەروەها ئەگەر کەسێک بە بەردەوامی لە بابەتی ژمارەی ڕکاتی نوێژەکەیدا بکەوێتە گومانەوە دەبێت بە جۆرێک مامەڵە بکات کە نوێژەکەی تەواوە و کەم و کورتی نییە. پێویستە شوێنی ئەو شتە نەکەوین کە وەسوەسە لەگەڵ خۆی دەیهێنێت. دەبێت نەک هەرگوێ بە وەسوەسە نەدرێت بەڵکو ڕێگا پێچەوانەکەی بگیرێتە بەر. قەناعەتم وایە کە بەرمەبنای ڕەچاوکردنی بەرژەوەندی وا باشترە ئەگەر شتەکە هەڵەش بێت هێشتا گرنگی بە وەسوەسە نەدرێت و مرۆڤ بڵێت ئەو عیبادەتەی کردومە هەر چۆنێک بێت لەگەڵ یەکێک لە مەسەبە حەقەکان دەگونجێت. ئامانج بریتیە لە سووتاندنی جەرجی شەیتان و ڕێگریکردن لە وەسوەسە.